ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە دڵخۆش و سەلامەت و لەش ساغ و تەندروست بن. ڕۆژێکی دیکەی پاییزیمان دەست پێ کرد بەم کەش و هەوا جوانەی کە هەمانە لە کوردستان هیوادارم کە ڕۆژێک بێت وەکو ئەم کەش و هەوای کە ئێستا هەمانە جوان و ڕازاوە. بە هیوای ئەوەی کە ئەمڕۆ بتوانین کۆمەڵێک بەڕگە و بابەتان پێشکەشکەین کە جێ ڕەزامەندی ئێوە بێت وەک هەموو ڕۆژەکانی دیکەی هەفتە کە کۆمەڵی بەڕگە و بابەتان بۆ ئامادەکەین. ئەم ڕۆژ بابەتەکانمان دوو ئەتوانین بڵێن دوو بابەتی سەرەکیمان هەیە یاخود دوو تەوەرمان هەیە. یەکێک لە تەوەرەکان کارێکی تیمی کوردستان 24 و کارێکی دەستگای کوردستان 24 یەکێک لە بەرنامەکانی کوردستان 24 بێگومان ئێوە زۆربەی خەڵکی کوردستان بینەری ئەو بەرنامەیەن و هەر کەسێک کە کوردی زمان بێت و بینەری کوردستان 24 بێت بێگومان ئەزانێت کە ئەو بەرنامە چ گرنگیەکی هەیە. بەڵام زیاتر ناچمە ناو بابەتەکەەوە بڵێم کێیە لە ناوەڕاستی بەرنامەکە و لە کاتی تەوەرەکە پێساڵم کە باسی چ بەرنامێکەکەین کە ئەمڕۆ 100 ئەڵلقەی کۆتایی پێهێناوە. و ئەمە یەکێکە لە تەوەرەکانی بەرنامەکەمان و تەوەرەکی دیکەشمانە بێت سەبارەت بە پێشەنگایەک قسە ئەەکەین کە ئەمڕۆ کە وەک وتم پاییزە پێشەنگایەکی پاییزیە و وەکو هەمیشە دەچینە ناو پرۆگرامەوە. بەڵام با کورتێک لە هەواڵەکان بۆی کە ئاگادار بین لە جیهان لە عێراق لە کوردستان چی دەبزێت. ئەمڕۆ بە سەرپەرشتی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە. ئەمڕۆ بە سەرپەرشتی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە و لە کۆبوونەوەکەدا ڕەوشی تەندروستی و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن تاو تێ دەکرێن. بەپێی ئامارەکانیش بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئاستی ستاندەری جیهانی تێپەڕاندووە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق لەبارەی بازنەی هەڵبژاردن کۆ دەبێتەوە. بە گوێرەی ڕاگەیەندراوێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ دانیشتنی ژمارە 11 ئەنجام بدات. کۆبوونەوەکە تایبەت دەبێت با ڕێکەوتنی کۆتایی فراکسیۆنەکان لەسەر بازنەی هەڵبژاردن. بە پێی زانیاریەکان فراکسیۆنەکان لەسەر پرسی کۆتایی ئافرەتان لە هەڵبژاردن گەیشتونەتە ڕێکەوتن و ناکۆکی لایەنەکان تەنیا لەسەر بازنەی هەڵبژاردنە لە پارێزگاکان. مەسەدە ئامادەیە دانوستان لەگەڵ ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا بکات. حکمەت حەبیب ئەندامی دەستەی سیاسی مەسەدە بە کوردستان 24 ڕاگەاند ئەوان ئامادەن دانوستان لەگەڵ ئەنجومەنی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا بکەن بۆ مەرجەی دەستبەرداری ئەجێنداکەی تورکیا بێت. ئاماژەی بۆش کرد ئامادەشن لەگەڵ دیمەشق دانوستان بکەن، بەڵام ئەوە بەواتایە نییە کە دەستبەرداری پرۆژەکانمان بین. جەختیش دەکاتەوە و چارەسەری کێشەکان لە سووریا لە دیمەشق. ڕوانگەی سووری ڕایدەگەێنێ 120 شەکداری سەر بە تورکیا لە کەرەباخ کوژراون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە. تورکیا زیاتر لە 1400 شەکداری سووری دژی ئەرمینیا ڕەوانی ئازەربایجان کردووە. ئاماژەی بۆش کردووە تا ئێستا نزیکەی 120 شەکداری سووری سەر بە تورکیا لە ناوچەی کەرەباخ کوژراون. ڕوانگەی سووری جەختی دەکاتەوە تورکیا 400 شەکداری دیکەی ئامادە کردووە بۆ ئەوەی ڕەوانی ئازەربایجان بکات. کریستیانۆ ڕۆناڵدۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و بەشداری یارەی ئەم شەو ناکات. فدراسیۆنی تۆپی پێی پۆرتوگال بڵاوی کردوێتەوە کە ئەنجامی پشکنینی کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەستێرەی هەڵبژاردەی پۆرتوگال و یانەی یۆڤنتوسی ئەیتاڵی پۆزەتیڤ بووە. تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو. ئاماژەی بۆش کردو ڕۆناڵدۆ تەندروستی باشە و خۆی کەرنتی کردووە. ڕەشی گەیاند کریستیانۆ ڕۆناڵدۆ مەشقەکانی جێهێشت و بەشداری یاری ئەم شەوی هەڵبژاردەی پۆرتوگال بەرامبەر سوید ناکات. کۆتاییمان بە کورتی هاڵەکان هێنا و دەچینە ناوڕۆکی پرۆگرامە. دێنە ناو بابەتەکان کە بۆمان ئامادە کردوون لەو پاکێج و ئین هاوسانەی کە لە ڕێی هاوکارانمانەوە ئامادەکراون. کە باس لە بەرهەمێک دەکەین کە بەرهەمی خۆماڵی خۆمانە. هەرچەندە هەمومان زۆربەی زۆرمان کاتێکە چەرز ئەخۆین دەست ئەبین بۆ جۆرێکی تایبەت، زۆرجار دەست ئەبین بۆ فستق.
و چەند ساڵێکە جوتیارانی هەرێمی کوردستان گرنگی بە بەرهەمهێنانی فستق دەدەن چونکە چەرەزێکی خۆشە بۆیە بەرهەمهێنانی زۆر گرنگە جۆری فستق بەرهەم دەهێنن لێرە و ئێستا وەرزی کۆکردنەوەی ئەو بەرهەمەیە و جوتیاران هێرشووی فستقەکان بەتەڕی لێ دەکەنەوە کامێرەی ڕۆژباشیش ڕۆشتە باخێکی گەورەی فستق و لە ناوچەکانی قەرەداخی سنووری پارێزگای سلێمانی لەوێ ئەو باخی بەسەر کردوتەوە کە 25,000 داری فستق لە باخەکەدا هەن با پێکەوە بینەری. سپاس بخوا هەموو ساڵێک لە مانجی دەدا ڕێژەیەکی زۆر فستق لەم بیستانە بەرهەم دێت و لە جۆرێکی زۆر باشە ئەم فستقا دەتوانرێت بەرهەمەکەی بۆ هەموو شارەکانی دیکە ڕەوانە بکرێت ئێمە لە بەرەبیانێکی زۆرەوە دەست بەکار دەکەین تاوەکو 5 عەسر. ئەم بێستانە گەورەترین بێستانی فستقە لە ناوچەی قۆپی قەرەداغ لە کوردستان کە زیاتر لە 25,000 داری فستقی تێدایە هەموو ساڵێک لەم مانگەدا دەست دەکەین بە ڕنینەوەی فستق. بەڵێ هەروەک لا سەرەتای پرۆگرام و کە دەستمان پێکرد باسم لەوە کرد کە ئەمڕۆ چەند تەوەرێکمان دەبێت کە باسی لێواکەین و وەک گوتمان لەناو ڕۆژە جوانەکانی پاییزین کە ئەوەی بێتە دەرەوە لە پاییز ئەزانێت چ کەش و هەوایەکی جوانی هەیە و ئەوانی کە بانیان پیاساکەن لە پاییزە ئەوە جگەوەی کە لە ماڵی شەوەین ئەزانین جەوەکەی زۆر خۆش و جوانە بەڵام ئەوەی کە ئەچێتە دەرەوە بەناو سروشتا ئەسوڕێتەوە ئەبینێ ڕەنگی جەو ڕەنگی کەش و هەوا یاخود دار و درەختەکان هەمویان ئاڵتونی پۆش بوونەوە وەکو بڵێ زێر بەسەر زەویدا ڕژاوە و ئەمڕۆ سەبارەت بەوەی کە هەندێک خەڵکن لە ڕووی ئەدەبەوە گرنگی بە پاییز ئەدەن و هۆنراوەی لەسەر نووسن هەندێکیشان لە ڕێی فۆتۆوە گرنگی بە پاییز ئەدەن و ئێمە ئەمڕۆ باسمان لەوە کرد کە پێشانگایەک سەبارەت بە ڕۆژانی پاییز یاخود ئەو دیمەنە جوانانەی کە لە پاییزە هەن دەکرێتەوە کە سروشتی پاییز دەخاتە ڕوو میوانمان لەگەڵ جایەکە ناسح علی خەیات سەرۆکی کۆمەڵی فۆتۆگرافەرانی ئەگەڵا بەخێر هاتی زۆر سپاس بەیانیتان باش زۆر سپاس دەکەم بەیانی جەناب و هەموو بینەرە جوانەکەی شاشی کەی24 باش بژیت زۆر سپاس دەکەم سەرۆکی کۆمەڵی فۆتۆگرافەرانی گەڵا مەبەستان هەر بۆ مەبەستانەوەی کە لە سروشت وشتا وێنە ئەگرن یاخود ئەوەیە کە هەر ناوەکەی گەڵایە یا هیچ پەیوەندیەکی هەیە بە ئەمە گروپێکین گروپی فۆتۆگرافەرانی گەڵا 2 ساڵ پێش ئێستا دروست بووین چوینە ناوچەی شوێنێ لە منتیقی قەڵازێڕانێ لەوێ لە پشدەر دانیشتین بۆی گەڵاڵە بکەین کە ناوێکی جوان بۆ گروپەکەمان دابنین زۆر ناومان هێنا و بردمان گەڵاڵەمان کرد کە ناوێک دابنین شیاوی گروپەکەمان بێ نەگەیشتنە ڕێکەوتن لە بندارێکە دانیشتە بووین پاییز بوو بسوویەکی نۆ بوو گەڵایەکی زۆر ڕنگ جوان کەوتە خوارە ناو مەجلیسەکەمان بڕیارمان نا لەو گەڵاوە گروپەکەمان ناوبنین گروپی گەڵا زۆر چاکە کەواتە
خودی گروپەکەتان حەزی بە سروشتە کۆبوونەکەشتان با بەتاکید. سروشت بووە ئەم بەیانێکە هاتی بەدەم ڕێوە هیچ وێنەیەکت لە سروشت چرکاند نەوەڵا درەنگ خەبەرمان بۆ بۆی زوو بگەین ئێرە نەوەستین تا هاتین ئێرە لەشتان دوای ساغ. ئینشاڵا دیکۆمنتێکین لەشتان ساغ بێ زۆر باشە هەموو ئەو وێنانی کە دەیخەنە ڕوو ئێستا جگە لە ئەمڕۆ بەڵام گروپەکەتان هەموو ئەو وێنانی کە دەخەنە ڕوو وێنەی سروشتن هەوڵی ئەوەدەن زیاتر وێنەی سروشت بێت یا دێکۆمنتاری و ئێمە لەسەر هەموو تەوەرەکان کارەکەین گروپی فۆتۆگرافەرانی گەڵا ئەمانجمانەوەیە کولتور و کەلەپور و سروشتی کوردستان دیکۆمنت بکەین بەنێوخۆی کوردستانی بناسین و بە دەرەوەی کوردستانیش خۆشبەختانە ئەم گروپی ئێمە چەندین فستیڤاڵی گیانی بەشداریمان کردووە لە فستیڤاڵە گیانەکانە ڕۆڵێکی باشمان بینەوە لە ناساندنی کولتور و کەلەپور و سروشتە جوانەکەی کوردستان بە دنیای دەرەوەی کوردستانیش خۆشبەختانە ئەمڕۆ ئێمە پێشەنگایەکی فۆتۆگرافی پاییزیمان کردوێتەوە بۆ سەرجەم ئەندامەکانمان وە سەرجەم فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان لێرەوە سپاسی ڕخراوی CDO-کەم تاقیگەی کەمال کە سپۆنسەری سەرەکی پێشەنگاکەمانن 21 نۆ یەکەم ڕۆژی پاییز لە شاری سلێمانی نمایشمان کرد دوای نمایشکردمان لێ بڕیارماندا لەسەر ئەرکی بەڕێز پارێزگاری هەولێر پێشەنگاکە بین هەولێر و لێرەش ئەمڕۆ نمایشەکەین ئەمڕۆ کاژێردا لە هۆڵی میدیا بامەدەبوونی جەنابی پارێزگار پێشەنگای فۆتۆگرافی پاییزی هەر چوار پارچەی کوردستان نمایشەکەین بەڵێ کاک ناسیح وەک باسم کرد زۆر کەس هەیە ئەم وەرزە بە هەند وەرەگرێت بە تایبەتی ئەوانەی کە هەستێکی هوەریان هەیە جاچ لە ڕووی ئەدەب و هۆنراوە بێت چ وەکو کەسانێک بێت کە وێنە دەکێشن یان وەکو کەسانێکی کاری فۆتۆگرافەری ئەەکەن ئێوە هەوڵی ئەوەتان داوەکە ئەم پێشەنگایەت تەنها و تەنها تایبەتی بکەن بە پاییز بۆچی سروشتی پاییزتان هەڵبژات خۆ لە کوردستان هەموو وەرزەکانەوە بڵێ هەرێمێکین کە هەر چوار وەرزەکەی تیا بەڵام بۆ زۆر گرنگیتان پێ ئێمە پێشنگامانەیە فستیڤاڵمانەیە بۆ هەموو وەرزەکان بەڵام پاییز لای ئێمە پاییز ئەو وەرزەیە کە ینی وەرزێکی پڕچێژە بۆ فۆتۆگرافەران چۆن ئەوترێ وەرزێکی ئیلهام بەخشە بۆ ئەدەب نووسان و شاعیران ئێماڵین وەرزێکی پڕ کاری جوانە بۆ فۆتۆگرافەرانیش چون پاییز ڕەنگێکی زۆر تایبەتە لای من هەمیشە وتومە پاییز وەرزە ئاڵتونیەکەی ساڵە ینی ئەچیتە هەر شوێنێک و هەر منتیقێک و هەر ناوچەیە گەتەوێ دیکۆمنتی و ناوچەیە بکەیت مانی چێژێکی تایبەت و زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە بۆ گرتنی وێنە ئەنی وەرزێک توانم بڵێم پڕ کار و چالاکیە بۆ هەموو هونەرمەندان لە هەموو سێکتەرەکانی ژیانە چونکە وەس فەسلێکە دەڕووی گەرماوە زۆر گەرم نییە دەڕووی ساردیشە زۆر سارد نییە فۆتۆگرافەر ئەتوانێت گەشتی تیا بکە ئەتوانێت بگەڕێ لەگەڵەوەشا ڕەنگی گەڵا و سروشتی ناوچەکە ئەوەندە جوانە ئەوەندە جوانە فۆتۆگرافەر هیلاک نابێت بێزان نابێت لە دیکۆمنتکردنی ناوچەکە ئێمە هەموو فەسلەکان دیکۆمنتمان هەیە فستیڤاڵمان هەیە بۆ هەم فەسلەکان زستان هاوین پاییز بەهاریش بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانی هەم بینەران و هەم فۆتۆگرافەران پاییز وەرزێکە پڕ ئیش و چالاکی و کارە بۆ هەموو کایە هونەریەکانی ژیان بەڵێ کاک ناسیح جگە لەمە چەند پێشەنگای ترتان کردوتەوە ئێمە تقریبا ئەمە توانم بڵێم دەهەمین پێشەنگای فۆتۆگرافی لە مدەم 2 ساڵیاکە کردومانەوە بۆ فۆتۆگرافەرەکانمان و کارەکان ئێمە لەسەر ئاستی جیهان و هەر چوار پارچەیە تەنها لەسەر ئاسی سلێمانی نییە بەڵێ گروپەکە ئێمە لە شاری سلێمانی دروست بووین بەڵام پەرمان هاوشتۆ بۆ هەر چوار پارچەی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەنداممان هەیە و کار و چالاکیەکەین هەموو ئەندامەکانمان لە ناوچەکانە ڕاست پاردووە کە هەر ئەندامێک ئەتوانێت سروشت و کولتور و کەلەپوری ناوچەکەی دیکۆمنت کات و بۆ ما بدەین ئێمە لە ڕێگەی پێیجەکەمانەوە هەم بۆی بڵاوەکەن و هەم لە ڕێگەی فستیڤاڵەکانی فستیڤاڵ نەدۆڵەتیەکان و بۆیان بڵاوەکەین و بۆیان پەخشەکەین ئەمانەوێ سروشتی کوردستان بە شێوازێکی تر و بە شێوازێکی زۆر تایبەت و جوانتر بە نێوخۆی کوردستان و بە دەروی کوردستانیشی بناسێنین ئێمە توانین لە ڕێگەی وێنە گەشتیاریەکان و شوێنە گەشتیاری و تاریخی و مێژوەکانی کوردستانەوە بتوانین سەرنجی گەشتیاران ڕابکێشین بۆ وڵاتەکەمان و بتوانین داهاتێکی باش بۆ نیشتیمانەکەمان بەدەستبێنین ئەوە هەدەفی ئێمەیە هەموو ئەندامەکانمان ڕاست پاردووە کە هەموو شوێنە تاریخی و سروشتی و سیاحەکانی ناوچەی خۆیان دیکۆمنت بکەن و بۆ ئێمە لە فستیڤاڵەکانە بەشداری پێوە بکەین و وەکو ناساندنی شوێنە گەشتیاری و تاریخەکانی کوردستان بە دنیای دەرەوە و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ کوردستان واتە هەڵبژاردننی ئەو وێنانەی کە دەچرکێنرێت لەلایەن ئەندامەکانی ئێوە تایبەتە بە سروشت و هەڵی ئەوەدەن بەم ڕێگەیە
گەشتیاران بۆ لای هەرێمی کوردستان ڕاکێشن؟ بەتاکیت تایبەتە بە سروشت و بە کولتور و کەلەپوری وڵاتەکەمان. ئێمە کورد خاوەنی گەورەترین کولتور و جوانترین کەلەپور و سروشتی ناوچەکەین لە ئاسیا. ئەتوانین ئێمە لە ڕێی فۆتۆگرافەرەکانمانەوە باشترین شت بتوانین سەرنجی گەشتیاران ڕاکێشی بۆ وڵاتت بۆ شوێنە گەشتیاری و سیاحەکانت کاری دەستە جەمعی هونەری فۆتۆگرافیەکان. ئێمە توانین لە ڕێی فۆتۆگرافەرێک و کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکەمان بناسێنین بە هەموو دنیا، چون فۆتۆ وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتێ و زمانی هەموو نەتەوەیەکیشە. ینی پێویست بۆ ناکاتەوە دوبلاژ بکەیت، پێویست ناکاتەوە ڕستەی بۆ بنووسی. فۆتۆ هەر نەتەوەیەک هەر کەسێک هەر زمانێک سەیری بکات خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ هەیە. هەوڵی ئێوەتان داوە کە پێشەنگا لە دەرەوەی وڵات بکەنەوە؟ ئەگەر سپۆنسەرمان هەبێ بەڵێ، بەڵام خۆشبەختانەیە مەتوانیمانە لە فستیڤالە جیهانیەکانە بەشدار بین لە تقریباً 5 فستیڤاڵی بەم ئەخیر فستیڤاڵی کە لەم کۆتانی مانگی نوە لە مانگی نوە کرا فستیڤالێک بوو تایبەت بوو بە شوێنە گەشتیاری و تاریخەکانی ئێران، یەکێ لە گەورەترین فستیڤاڵەکانی ئێرانە. خۆشبەختانەیە مەتوانیمان 3 ئەنداممان لەو فستیڤاڵە جایزەی گەورە بەدەستبێنین، جایزەی یەکەم و دووەم و سێهەم بەدەستبێنین لەو فستیڤاڵە گەورەی ئێرانە کە تایبەت بۆ شوێنە تاریخی و شوێنە سیاحەکانی وڵاتی ئێران. ئێمە بە فۆتۆی شارە کوردستانەکانی وڵاتی ئێران توانیمان لەو فستیڤاڵە گەورەی ئێرانە بەشدار بین و جایزەی زۆر باشە. کاک ناسح، یەک جیاوازیم پێ بڵێ، ئێوە لە وەرزەکانی دیکە پێشەنگاتان کردوەوە سروشت تاقسۆتە بەشە فترێک هەموو خەڵک لە ماڵەوە بوو کەرەنتین کرابوون و سروشت هەناسەیەکی هەڵمژی هەستان کرد جیاوازیەک هەیە لە بینی ئەم وێنانەی کە گرتوتانە لە نێوان ئەم وێنانە و وێنەکانی ساڵانی تر کە لە سروشت ئەتان بڵێ زۆر تاکید جیاوازێکی زۆر زۆری هەیە. ژینگە ئەم ساڵم بەهارە ژینگە زۆر پاک بوو، زۆر جوان بوو. من لەو فۆتۆگرافەرانی کە زۆر ئەگەڕم بە نێو سروشتا هەموو ساڵ زیاتر لە 20 ساڵە من خەریکی دیکۆمنتکردنی کولتور و کەلەپور و سروشتی کوردستانم. هیچ ساڵە بەخەر ئەم بەهارە دیکۆمنتم نەکردو و فۆتۆم نەگرتە زیاتر لە 20,000 فۆتۆ. جیاواز بوو پاییزەکەیشی تازە کەوتین ناو پاییزەکەی، دڵنیا بەم پاییزێکی زۆر جیاواز و تایبەت دەبێت، چون هاونیشتمانیان لە ڕووی ژینگەەوە هەم سەردانی زۆر شوێن ناوچەکان ناکەن ناوچەکان پیس بکەن و هەم ئەو لە ماڵەوە بوونە وای کرد کە ژینگەی وڵاتەکەمان هەناسەیەک بە پاک بێتەوە. پاکبوونی ژینگەیش سوودێکی زۆری هەیە بۆ دوکۆمنتکردنی فۆتۆگرافەران، چون تا ژینگە پاک بێ ئێمە توانین فۆتۆی جوان و کاری جوانتر پێشکەشی بینەران بکەین. زۆر چاکە. کاک ناسح، هەندێ جار هەندێ سات هەن لە دەستی ئێماڕە هەر ئاهی بۆ هەڵەکێشین. وەکو فۆتۆگرافەر هیچ کات بووە کە چرکەیەکت لە دەست تێپەڕی بێت کە ئەو چرکێ زۆر گرنگ بوو بێت بۆ وێنەگرتن؟ بەتاکیت من چەندین چرکەم لە دەست چووە. یەکێ لەوانە لە چای شنگال بووم کاتی هەونیشتمانمان لێ ئاوارە بوون، کۆمەڵێ ڕێگایەکی زۆر سەخت و دوورمان بڕی و لەوێ کارە باش نەبوو. لە کۆتایی ئایتر کە کارەکان دیکۆمنتمان کردواتینەوە، شەحنمان پێنەما میمۆریمان فردبووە، هاتینەوە لە بەرەو خاکی سووریا ڕۆشتین. نەگەیشتنمان بە کەمپی نەورۆز، کەمپێکی گەورە بوو لەوێ، کۆمەڵێ فەیسم بینی لەوێ، کۆمەڵێ خەڵکم بینی لەوێ کە هاونیشتمانیانمان ئەگەڕانەوە هاتن بەرەو کەمپەکە. نە میمۆریمان تایما بوو، نە پاتری شەحنیشمان پێ بوو. ئەو شتە هەرگیز لە مشتی منە دەرناچێت. یعنی ناخۆشترین ڕوودا بۆ فۆتۆگرافەرێک کەواتە ئەوەیە کە میمۆریت پێ نەبێ یاخود کامێرەکەت یا کامێرەکەت شەحنیتیان نەبێت، کامێرەت پێبێ، شەحن و میمۆریت پێ نەبێ، شتێکە بینیت ینی زۆر زۆر ینی مۆبایلەکانشمان شەحنیت، ئەگەر مۆبایلش بە مۆبایلیش دیکۆمنت بکە، ینی ساتێکی زۆر زۆر خەمناک و تراژدیایەکی زۆر عەجایب بوو بینیم. بەڵام بەداخەوە هیچ لەو شتانم پێ نەبوو کە دیکۆمنتی کەم. ئەوە یەکێکە لەو ئەسەفانەی کە من هەمیشە لە زەین دایم دێدەم و بیر بکەوێتەوە. بەڵێ ئەندامەکانی گروپەکەتان لە یەک شاری هەرێمی کوردستانی یاخود ئەندامەکانتان لە هەر ئێمە لە هەر چوار پارچە کوردستان هەمانە، لە هەموو پارێزگاکانی کوردستان هەمانە. بۆ نمونە ئێمە لە خانەخین هەتا کوزاخۆ لە کوردستان ئەندامانەیە بە شارەکانەوە، بە قەزا و ناحیەکانەوە، بە گوندنشینەکانیشەوە ئەنداممان هەیە و لە باکووری کوردستان هەمانە، لە ڕۆژئاوا هەمانە، لە ڕۆژهەڵات ئەندامی باشمان هەیە و لە ئەوروپاش کۆمەڵی هاوڕێ و فۆتۆگراف هاو پیشەیمان کە لە کوردستان ژیاون و ئێستا چوون لە ئەوروپاژین، ئێستا لەوێش ئەندامانێ، لە ئەڵمانیا هەمانە، لە فەڕەنسا هەمانە، لە لەندەن لە بەریتانیا هەمانە، لە فینلەندا ئەنداممان هەیە. کەواتە بە ژمارە ئەکرێ بڵێ بە ژمارە چەند کەسن یاخود تەنها یەک جار فۆتۆتان بۆ نێریتە ئەکرێ ببن بە ئەندام لە لای ئێوە؟ نا، ئێمە ئەندامەکانمان هەموو گروپێکمان هەیە. لەو گروپە ئەبێ سیڤی خۆی بنێرێ، کە سیڤی خۆی نات لەوێ لە سیڤەکە وەرێگرین و خێنە گروپ چاتی
گەڵاوە ئەوەی کە لە گروپچاتی گەڵایە ئێستا توانم بڵێم ئەوەی کە پەیوەندی لەگەڵ منە هەیە لەگەڵ شخصی خوددا خۆمە هەیە و ئەندامی ئێمێرە ئەزرێ بۆ 200 ئەندام لە هەموو گیانە. کاتە ئەوان ئەو گەنجانەی کە ئێستا بینەری ئێمەنیا هەر کەسێکە خولیای فۆتۆگرافەری هەیە بە تایبەتی سروش ئەتوانێت ئەندام بێ لە لای هەرکەس بتوانێت بەڵام ئاگای لە پرۆگرام و ئەو قانونی یاسایی کە گروپی گەڵا هەیەی ینی پابند بێ بۆ خاڵانی ئێمەوە ئێمە هەمیشە دەرگامان کراوێ گەڵا ماڵێکە بۆ فۆتۆگرافەران ماڵێکە بۆ هەموو فۆتۆگرافەرانی کە ئەیانەوێ کار لەسەر کولتور و کەلەپور و سروشتی کوردستان بکەن بە شێوازێکی جوان بۆی بیناسێنین بە دنیای دەرەوە. زۆر سپاس دەکەین سەرۆکی کۆمەڵی فۆتۆگرافەرانی گەڵا دەستخۆشی لەکەین بەو هیوایی کە ئەمڕۆ پێشەنگاکەتان پێشەنگایەکی زۆر جوان بێت و خەڵکێکی زۆریش سەردانتان داواکارم لە هەموو بینەرانی شاری هەولێر ئەمڕۆ سەردانمان بکەن خۆشبەختانە کارێکی زۆر جوان بە هاوکاری ڕخراوی CDO و تاقیگەی کەمال توانیمانە ئەمڕۆ پاییزی هەر چوار پارچە بێنین لە شاری هەولێر نمایشی بکەین دڵنیا بن هاتنتان پەشیمان نابنەوە لێی چونکە کاری زۆر جیاواز و زۆر تایبەت و جوانە بینن ئەمڕۆ لە شاری هەولێر. دووبارە بەخێر هاتن تەکەین زۆر سپاس کە ئامادەبووی لە بەرنامەکەمان. چاوەکەمی زۆر سپاس دەوێت. بەڵێ با بە یەکەوە باسی ئەوە پاییزمان کرد کە پاییز وایە و وایە وێنەی هەیە و تام و چێژێکی تایبەتی هەیە با بزانین ڕەوشی کەش و هەوای پاییزی شارەکانی کوردستان چۆنە ئەمڕۆ. ئێستا وەرزی زۆری ئەوەیە کە لە ناو وەرزی پاییزە کە زۆربەی ئەو بەروبوومانەی کە هەن ئێستا وەرزی کۆکردنەوەیانە و ئێستا یەکێک لەوانش کە باسی لێواکەین کە ئێستا وەرزی پێگەیشتنێتی وە کۆی دەکەنەوە ئەو بەرهەمانە بەرهەمی گوێزە. دانیشتوانی ناوچەی شاخاوی و گوندنشینەکانی پارێزگای دێرسیمی باکووری کوردستان بە هەرەوەزی کاری تەکاندن و کۆکردنەوەی بەرهەمی گوێز دەکەن. گوێزی باکووری کوردستان یەکێکە لە گوێزە باشەکان و توێکڵێکی زۆر تەنک و ئەناسکی هەیە و بە 2 پەنجە دەشکێنرێت و تامێکی جیاوازیشی هەیە و بۆ چەند مەبەستێکی دیکەش سوود لە گوێز وەردەگیرێت. با پێکەوە بینەری بین بزانین کە ئەوان
لەوێ چۆن گوێز کۆ دەکەنەوە. ژینگە و سروشتی گوندە شاخاویەکانی باکووری کوردستان لە نەسیمی بەیانیان و شنەی گوڵەکان و ئاژەڵ و جریوەی باڵندەکان خۆی ڕەنگین دەردەخات. دانیشتوانی پارێزگای دێرسمی باکووری کوردستان لەگەڵ خۆر هەڵاتن بەرەو باخەکان و ناوچە شاخاویە بەرزەکان بەڕێ دەکەون بۆ کۆکردنەوەی گوێز. چەند ساڵێکە بەرهەمی گوێز لەو پارێزگایە زیادی کردووە بەهۆی ئەو پشتیوانیی لە کەرتی کوشتتوکاڵە و وەریدەگرن و هەوڵ و ماندووبوونی جوتیاران. ئەگەرچی بەرهەمهێنانی گوێز کارێکی سەختە، بەڵام گوند نشینان بە شێوەی هەرەوەزی گوێزەکان کۆ دەکەنەوە و هەندێکیان ژیانیان دەخەنە مەترسیەوە بەهۆی بەرزی دارگوێزەکانەوە. باوادان قالما تا بەرزترین خەڵی دارگوێزەکان سەر دەکەوم کە بەرزی هەر یەکێکیان دەمەترا بۆ خۆپارێزیش گوریز بەکاردەهێنم. لەم کاتەشدا کە گوێزەکان پێگەیشتن و ورس زۆر دێنە ناو ئەم ناوچەیە، ئێمەش بۆ پاراستنین دارگوێزەکان با قرمی دەورمانداون، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ورس زیان بە دارگوێزەکانمان دەگەێنێت. پاش تەکاندن و کۆکردنەوەی گوێزەکان، گوندنشینان بە هەرەوەزی دەست دەکەن بە لێکردنەوەی توێکڵی گوێزەکە بۆ ماوەی هەفتەیەک لە بەرهەتاو هەڵی دەخەن تا وشک دەبنەوە و دواتر گوێزەکان دەخرێنە پاکەتەوە و ڕەوانەی بازاڕەکان دەکرێت. گوێزی دێرسم بەهۆی تەنکی توێکڵەکەی ناسکی کاکڵەکەی نرخی لە گوێزەکانی دیکە زیاترە. بەشێک لە ناوچە شاخاویەکانی دیکەی کوردستان وەک هەورامان هاو شێوەی دەرسم بە بەرهەمی گوێز بەناوبانگە و تاموبوونی گوێزەکەی جیاوازە و خواستێکی زۆری لەسرە. گوێز بە یەکێک لە خواردنە بە سوودەکان ناو دەبرێت و خوانی بەیانیان دەکاتە خوانێکی شاهانە و وە گوێز لە دروستکردنی شیرینیش بەکاردێت. بەڵێ هەروەک دەزانین ئێمە هەموو ڕۆژێک لە ڕێی پەیامنەرانمانەوە لە شار و شاشکەکانی کوردستانین. ئێستاش پێکەوە دەچینە شنگال و لەوێ ماهر شنگالیمان لەگەڵدایە لە دهۆکەوە ببورن ماهر شنگالیمان لەگەڵدایە. ئەگەر لەگەڵ ما بێت و گوێی لە دەنگم بێت ئێستا ماهر بەیانیت باش، ڕۆژت باش، هیوادارم کە تەندروست و لەش ساغبی و گوێت لە من بێت. گوێت لێمە؟ پێمان بڵێ کە ئەمڕۆ باسمان لە بەرهەمەکان کرد و دیاریشە کە تۆ لە بازارێکی عەلوەیت پێم وابێ و باسی بەرهەمەکەمان بۆ بکە بزانین چییە و چی دەگوزارێت لەو شوێنەی کە تۆی لیت. بەێ سوبان سپێدە باش بێگومان ئەو علوایە دۆکی بوو لە قەزاسی مرێت کەوێ دەنگێکی گەلک مەزن هەلس بێدا هەیە بەتریاک و ینی شتێن خمالی ناودەهەینا هەرژ سبها زوودە حتاجیک و ji hemû derdorên dihokê ji Zaxoyê Sêmêlê ji gund û şarjî ku nizîkî bajarê dihokê têne vêlê ku şefem xazik ku biçin bawî mamî bersiber ku hinarên xumalî gelek ciwan bin mam çawayî eger behsa wa hinara bikî de bişkilerê ayna diyarek û tamika gelek xweş. Xwedî hinara min min ji bo cileyînayî. Hinara min dereceyêk e. Here wala ser û binetî wekek min e dagirtîn. Yani avî xumalî ne twana Xumalî ne xir xumalî ew xwe dewletekî ne xir yê me bixwe ye. Başa yani nava xelkê de çawatê firoçeyên tamavî çawa ye. Xwedê tamoyê dereceyêk e û tê tefrûtin elhemdülillah baş e seyreka baş e ev sala. Başa rojane tînin yani Rojane ya min mistemir e tîn. Here wala. Piştî eva xariş qet'e kiriya me bihayê xweş law çêbî. Her wala hikmetê harî kariya me kir elhemdülillah vêga şûle me gelekê baş. Başa yani biştî ku biryara hikûmetî ew bû ku tenê yani tişt xumalî bê nav bazarda yani dergah odî bine kir. Çend baş bû ji were Xwedî bû me gotyar. Xwedî bû me gele baş bû. Yani hinara me veşîn gewere rabî. Her wala elhemdülillah heta vêga vê hinara me gele law çit. Em law jî dadgirîn law jî çit. Yani madem lavat vê em jî bixwin dem bizarin tamam. Xwedî pe heta vêga elhemdülillah baş. Yani em jî karin bixwin tamavê em tam kir. Here tamayê bixwe ya xweş e û here wala. Em spas ya hikmetê jî dikîne bû me eva xariş qet'e kirî ta em me bihayî bikin. Gelek. Ser çavê me. Belê sovan ev bazarê yani ku bi terfê qî û tiştên xumalî nav de heye ji wana jî ku niha werzê hinar e belku hinarên yani vî mamî gelek tameka xweş e. Her ji sibê heta yanî saet 8 heta 9 ji dergehê vekiriye her tiştên xumalî bişî ku biryara hikûmetê me Kurdanê ku
يعني تشتين خمالي درجين دي بينا قدن تانيك وجود كارن نافهري ما كورسان كارن يعني تشت خبر فروشن لو ما جيب وجه الخوشيه وان افاجي يعني افاجي بوجه مصدر استقلق خزانه جيب هزار خزان دنا ببيع الوايده بشيكو تشتين خوين خمالي فروشن جيانا خو بيدا باب كلمه زۆر سپاس دەکەین ماهێر بەو هیوایی کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ ڕزق و ڕۆزی بێت بۆ ئەو کاسبکارانە و دەستەکانی تۆش خۆش بێت. بەڵێ باسمان لەوە کرد کە ئەمڕۆ یەکێک لە تەورە سەرەکیەکەمان باسکردنە لە بەرنامەی بنکۆڵ، بەڵام پێش ئەوەی کە من میوانەکەم بێتە ناو ئستۆدیۆ حەزەکەین بۆ ئەو بینەرانەی کە ئێستا بە دیار بەرنامەکەی ئێمەوە دانیشتون باسێکی بەرنامەی بنکۆڵ بکەین کە لە ئامادە و پێشکەشکردنی کاروان ڕەحمانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو 100 ئەڵلقەی پێشکەش کردووە بە وەرگرانی. لەو ماوەیەشدا چەندین دۆسەی لە بوارەکانی تەندروستی، ژینگە و بەرهێنان و کۆچبەران هەڵداوەتەوە و دیوە جیاوازەکانی ئەو بابەتانەی خستۆتە ڕۆ. بنکۆڵ یەکێکە لەو بەرنامانی کە سنوورە ناوخۆیەکانیشی تێپەڕاندووە، تەنها هەر لە هەرمی کوردستان نەبووە وەکو زۆربەی بەرنامەکان و چەندین ئەڵلقەی لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی دراوسێت تۆمار کردووە کە دۆسیەکانی لێرە و لەوێ کۆتایی پێهاتوە یاخود ئەنجامەکەی لەوێ بووە. بەرنامەکە هەموو ڕۆژانی یەکشەمە کاتژمێر 90 خولەک لەسەر شاشەی کوردستان 24 پەخش دەکرێت. بۆیە لەم بابەتە لەم ئین هاوسە دەبینین کە لە پشتی کامەرەکانەوە چ ئەرکێک دەکێشرێت بۆ ئەو بەرنامەیە. باشێک لە نووسەران پەیوەندیان بە پرۆگرامی بنکۆڵەوە کردکەوە چۆن لە خەمی بەروبوومی شووتی و تەمەتەی ناوخۆییدا بووین باو زۆرش دەبێت لە خەمی چاپی ناوخۆیی. بەرنامەی بنکۆڵیەکە لە بەرنامە پڕ بینەر و کاردانەوەکانی کوردستان 20 لە ماوەی 2 ساڵی بەدواداچوون و پەخشکردنیە و بەرنمەیە کاری لە سەرچەندین دۆسەی گرنگ کردووە و دیوە جیاواز و شاراوەکانی خستۆتە ڕۆ. بنکۆڵ یەکێکە لەو بەرنامانەی کە سنوورە ناوخۆیەکانی تێپەڕاند و چەندین ئەڵلقەی لە وڵاتانی دەرەوە بە تایبەت لە وڵاتانی دراوسێت تۆمارکراوە. یەکەم ئەڵلقەی بەرنامەی بنکۆڵ کە لەلایەن کاروان ڕەحمان ئامادە و پێشکەش دەکرێت لە ڕۆژی 8 پێنجی ساڵی 2010 تۆمارکراوە. لەو ماوەیەدا بنکۆڵکاری و بەداداچوونی بۆ چەندین بواری وەک تەندروستی، ژینگەی و بەرهێنان، ڕێکاوبان، پرسی کۆچبەران و منداڵانی ونبوو کردو و دۆسیەکانی هەڵدامنێتەوە. هاوکات چەندین کەسایەتی و بەرپرسی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی وڵاتانی دیکە لە بەرنامەکەدا بەشداریان کرد و بۆچوونیان وەرگیراوە. لە ماوەی تۆمارکردن و پەخشکردنی 100 ئەڵلقەی بەرنامەی بنکۆڵ بە دیاریکراوی 25 ئەڵلقەی کاردانەوەی گەورەی بەدوای خۆیدا هێنا و لایەنی پەیوەندداری لەسەر دۆسیەکان هێناوەتە سەرهێڵ. هەروەها لە وڵاتانی ئێران، تورکیا، قوبرس، لوبنان بەدواداچوونی بۆ چەندین دۆسی هەستیار بە تایبەت مرۆیەکان کردووە. لەو ماوەژدا ستافی بەرنامەکە ڕوبەڕووی چەندین سەختی و بەربەست بوونەتەوە، بەڵام بەردەوامبوون و هەڵدانەوەی دۆسیەکان ئامانجی ستافەکەیە. بەرنامەی بنکۆڵ بەداداچوون و بنکۆڵکاری ڕۆژنامەوانیە و دیوی دووەمی هەواڵ و بابەت و بوارە جیاوازەکان دەخاتە ڕوو. ستافی بەرنامەکە مەیدانیان سەردانی شوێنی ڕووداوەکان دەکات و وەڵامی پرسیارەکانی چۆن بۆچی بۆ بینەران و بیستەران و وەرگر بەگشتی وەردەگرێتەوە. هەموو شەوانی یەکشەمە کاتژمێر 90 خولەک با کاتی باشووری کوردستان لەسەر شاشەی کوردستان 24 پەخش دەکرێت. هیچ کەسێک مامەڵا بە دۆلاری لیبی مجەمەدەوە نەکات چونکە ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە. تا بەڕامێکی دیکە هەموو لەک لە خۆشیابن خواتان لەگەڵ. ئەوەی کە بینیمان ئین هاوسێک بوو سەبارەت بە بەرنامەی بنکۆڵ، بەڵام زیاتر بۆی کە پرسیار بکەینەوە زیاتر لەم بارەیەوە بزانی لە بەرنامەکە میوانداری خودی پرۆدیوسەر و پێشکەشکاری بەرنامەی بنکۆڵمان کردو. بەخێراتی کارکاروان. سوپاسۆڤان خان تۆ لە هەوڕێیان لە کوردستان 24 لە بینەرانی ئێمەش لە هەر شوێنەکان. بەڵێ دەستەکانت خۆش بێ و بەخێر هاتی سپاس دەکەین. من زۆر پێ خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ جەنابتان بۆی کە 100 ئەڵلقەت کۆتایی پێنا و بێگومان هەموو کارێک سەختی و ئاریشەی خۆی هەیە. بەڵام پێش ئەوە پێش هەموو شتێک بەوە دەست پێ ئەەکەم کە بنکۆڵ لەوە چێ وشەیەک بێت لە دوای بەرنمەکەی جەنابتۆ زۆر لە ناو خەڵکە باسی لێوەکرا یاخود بیسترا یاخود بەکارەهێنرێت. جەربا بزانین بنکۆڵ بۆچی ناوی بنکۆڵت هەڵبژاردە و بنکۆڵ یانی چی؟ زۆر ڕاستە من لە سەرەتاوە کە بیرمان لەو کردو بەرنامێکی بەم جۆرە هەبێ بەرامبەر وشەی استقسای عەرەبی تەخەص الحەقایق گەڕان بە دوای ڕاستیەکان گەڕانی زۆرمان کرد کۆمەڵێک ناومان هێنایە سەر مێزەکان باسمان کرد کامیان گونجاوترینە. بەڵام 2000 بە هاوکاری با بڵێم جەنابی خەسووشم کە دکتۆرە ئاشتی مامۆسایی بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانی کۆمەڵ لە مامۆسانی دیکە لە جامیعەی سلێمانی و برادرانی ئیداری کوردستان 24 بیرمان لەو کردو کە بنکۆڵ و بنکۆڵکاریکردن ناوێکی زۆر زۆر گونجاوە لە ڕێک و ڕیشەوە دەرهێنانەوە تا شتێک
زۆر خۆڵ بینەوە البەتە ئەمێش ئەرک و قورسیت بۆ دروستەکە هەر لە خودی ناوەکەیەوە چونکە زۆر جار لە وڵاتانی پێشکەوت و لایەندا هەر لە کەراڵە نێودوڵەتیەکان بەنامێکی بنکۆڵکاری یەک مانگ یان بۆ ساڵێک کاتەخایەنێت تا لە ڕێگ و ڕیشە بابەتێک دەرهێنی ئێمە زیاتر لە 2 ساڵ و 4 مانگە کە سەرقاڵی ئەم پرۆگرامین هەموو هەفتەیەک پرۆگرامێکمان ئامادە کردووە بەو ئامانجەی دەرەنجامێک بخینە ڕووکە ئەمە هەرچێکی زۆر ساختە ینی ئێستا ئەمە لە نوێترین پرۆگراممانە کە لەسەر ڕسایکردنی پاتریە هێشتا نە پرۆمۆ ڕۆشتووە نە تەواوی بەرنامەکە ئامادەکراوە لە کەفریەوە وێنەمان هەیە تەسویر بنێ هەتا زاخۆ هەرچێکی زۆر قورسە بتوانین تۆ لە هەفتەیەکە هەموو ئەم دیبەنانە هەموو ئەوانەی کە لەناو ئەم پرۆگرامیان بێنیتە سەر ئەوەی کە ئیشان لەسەر بکەی و وردی بکەیتەوە بگەی بە دەرەنجامێک بنکۆڵکاریمان لەوە هەڵبژارکە بنکۆڵی بابەت بکەینەوە لە دوای ئەوەشێک کە جەناب دواسی کرد یەک دوو پێیج دروست بوون کە هەمن نایانناسن نایان ناو بنکۆڵکاری یان لە زۆر میدیایترا ئەم وشەیە ئەبیستینەوە کە پێشتر نەبووە یان زۆر ڕۆژنامەنووس و سایت و وێبسایت و پەیجەکان وشەی بنکۆڵ بەکارهێنن ئێستا لە زاراوەکانیانە کەواتە بنکۆڵ ئەسەن لۆگۆی خۆتە هینی بەرنامەکەشتریش بەکارات مامۆسایان لە زانکۆکان بەکاریان هێناوە کە کاروان باسێکی ئین هاوسەکە بکەین ئەگەر پوختەیەک هەبێت یان کەم و کوڕەیەک هەبێت ئێمە باسمان نەکرد بێت خۆت ئێستا حەزت کردنەوە ئیزافی بکەیت دەناو ئین هاوسەکە چی بوو زۆر باشە بەڕاستی باسکردن لە سەد ئەڵلقەکەتی ئەپەڕێ لە باوی 2 ساڵ و 4 مانگە ڕەگە لە کاتێکی ئەوایە نتوانی حەقی بێتێکە چۆن بووە ئێمە ناشمانەوە لێرە لەگەڵ جەنابتان باسی ئەوکەین کە زۆر مهممان کردوکەوامان کردو یەکێکە لە پرۆگرامەکانی کوردستان 24 هاوشانی پرۆگرامەکانی دیکە بەڵام هەوڵێکی ڕۆژنامەنووسی جددیە کە بێگومان تیمیشی بوێریە ناڵم ڕۆژنامەنووسێکی بێر وڵام من کردومە بێگومان لە ماوەی 2 ساڵ و 4 مانگی ڕابردوو کۆمەڵێک لەو سافی لەگەڵمان نبوون ماندوو بوون هیلاکەتیان زۆر چەش تەنها سنوورە ناوخۆیەکان نەبوو مامۆستا سەردار دەست خۆش بێ بۆ این هاوسەکەت کە باش ئاماژەی پێکرده بوو کە ئەگەر بکرێت زۆر بەوردی لێکی بینەوە کە چیمان کردو من فێدواکانم بەلاو مهمترە کاردانەوەکان مهمتر بوون لە نوێترین کاردانەوە دەکە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری سکرتێری وەزیر کاکە ئاوارە پێی وتم ئێمە پرۆگرامی ئامادە کرد لەسەر هێنانی ڕەشەوڵاغ لە وڵاتی بەرازیلەوە بۆ مێرسین بۆ هەرێمی کوردستان چەندین کۆمپانیای وەهمیمان کەشف کرد کە ئەمانە ئەسڵەن لە بنەڕەت تا کۆمپانیای هێنانی ڕەشەوڵاغ نین بەڵکو تەنها ئیجازەکانی نەفرۆشنەوە لە دوای پرۆگرامە ئەمەوەستا جێ دڵخۆشە تەنها ئەو کۆمپانیانە ئیهێنن کە کۆمپانیای ئەسڵی و بنەڕەتین و ماندووە بن و ئەکرێ حەق خۆشیانە خێری لێ ببینن بۆیە ئەم بازاڕە شێواوە زۆرێک ڕێکخرایەوە چەندین بەرنامەی دیکە بوون دەربارەی کرێکارانی کۆمپانیا تورکیەکان کە لە ناو بۆ نمونە چەندین با ناویان نێنین لێرە کارەکە نزیکەی 10,000 کەس بوون موچیان نادرایە بەهۆی کەرنتینەوە بۆهۆی نەبوونی بازارەوە بەڵام پرۆگرامێکمان لەسەر کرد وەکو کەناڵێکی بەرپرسیار ئەوان هەستیان بۆ کرد کە کێشەیەکی یاسایی هەیە کە ڕەنگە باش لی تێنەگەشت بن موچەی هەموو کارمەندەکانترا ئەمە زۆر زۆر جێ دڵخۆشی بوو کاردانەوەکان بێگومان باشە من شتێکی ترە زانم لە ئین هاوسەکە بەدەر ئەوە زانم کە زۆر هەندێک کار هەیە وەگوتمان مەترسی لەسرە جنابەت لەگەڵ تیمەکەت یەکێک بووی لەوانەیە کە کاتێ ڤایرۆسی کۆرۆنا تەشەنەی کرد و 20مان لە وۆهان هەیە بە تەما بووی لەگەڵ تیمەکە تا بچیتە ئەوێ وابوو بۆچی دەڕۆشتن و ئایا لەبەر مەترسیەکەی بوو یاخود گیر و گرفتان بۆ هاتە پێش چونکە تۆ هەموو کارەکان لێرە قەتیس ناکەیت دەریشەوەچی بێگومانێ لە چەند وڵاتێکات لە ئین هاوسەکەش ئاماژەی پێکراوە بە زۆر کاتی بینەر بۆ نەکوژین لە چەند وڵاتێکیشی جیاوازمان کرد یەکێک لەوانەمان چینە ووهان لە چین هەرچەنە بیرمان لێ کردەوە پرسیشمان بە کۆنسوڵخانەی چین لێرە کرد پێیان وتین کە باشترە لەبەر سەلامەتی خۆتان و تیمەکەتان بمێننەوە و دواتر ئەبوو کەرنتینە بکرین بۆ چەندین ڕۆژ کە نەتوانین ئیشەکانیشمان باشی بڕۆمان ئیشێ بکەین کە جیاواز بێ بە بینەری کورد بڵین لەوێ چی ئەگوزارێ و چۆن لێرە خۆیان بپارێزن بەڵام هەرچەرێکمانە کرد ینی کاتەکەی زیاتر بوو ڕەنگە مەترسیەکەمان لەگەڵ خۆمان زیاتر بهێنایەتەوە خۆوانەکانی ئەو سافانەی کە لەگەڵمانن بەیەکە و ئیشەکەین لە ناو دەستگایەک ئەوانش توش بکەینە بەڕاستی لە ئامانجمان بوو کە شتێکی وا بکەین من لێت ناشارمەوە هەرچەند ڕەنگە بێ قسەکەمان تۆزە چڵکەین لەبەر کاتەکە کاتێک چوینە ئێران بە دوێم ناڵێن بووی هەڵەبجەیە ئەوەش بابەتێکی زۆر باسی لەسەر کرا بەتایبەتی ئەو کوڕە لەگەڵ هاتینەوە پێ بپێ ئەنی زۆر دڵمان بەوە خۆش بوو کاتێک لە باشماخەوە هاتەوە و ئەنی بوو بە شایلۆغانێکی زۆر و کوڕەکەیان دۆزراوەتەوە ئێمە لە بیارەوە بنکۆڵمان کرد هەتا چوینە قوم لێەوە تا تاران و تا گەڕینەوە لەگەڵ دۆسەکەی بووین زۆر دڵخۆشکەر بوو چەندین مناڵی دیکە هەیە لەوانە شایلی شەحسەوەندی یەکێکە لەو مناڵەوەبوونی دیکەی هەڵەبجە کە بۆ کەس و کارەکەی گەڕێ لە کەرەج دانیشێ ئەموو مسەمسەکەەکانی کە کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەش خۆیان ئاماژەی پێکەن
ئەو لە چاوەڕوانی دۆزینەوەیە چوینە تورکیا یەکەم جار بوو پرۆگرامێک بچێتە زیندانەکانی ئەدرنەوە کۆمەڵشت ینی بە مەترسیێکی زۆرەوە چوین گەڕین پاسپۆرتە ونبووەکانمان ئەهێنا ئەگەڕین بە دوای گەنجە کوردەکانە کە لە چ گرتوخانەیە لە چه زیندانیەک ماونەتەوە گیریان خواردووە ئەو ڕێگەیەمان خۆمان بە چای خۆمان بینی کە چەندێک سەختی لە ڕێگای هەر چەند من نەویست لەگەڵ قاچاقچیەکانە خۆمان بەدێ کۆدرامی بڕۆینە شوێنەکان ڕێگەیان نایین ئەترسان لەوەی کە ڕۆبەڕووی کێشەیەک ببنەوە کە ئێمەیان لەگەڵ خۆیان بردووەیان زیاتر ئاشکرا ببن بەڵام ڕاستی چەندین دیمەمان ئاشکرا کرد لە زاری قاچاقچیەکانەوە باسییان لەوە کرد کە هەندێک لە قاچاقچیەکان کە زۆرینەن خۆیان وتیان کە چکارێکەکەن بۆ ئەوەی پارێکی زیاتر و دەستکەوتێکی مادی زیاتریان هەبێ بێگومان لە قوبڕۆز دۆسی خوێندنمان هەڵایەوە لە وڵاتەکە ئایا چۆنە گوزارێ ئایا کار ئاسانی ئەکرێ ڕووی ڕاستی مەسلەکە چۆنەکە لێرە تەموو مژاوی بوو واتە جەنابێت کاتێکە بابەتێک هەڵەبژێری ناچی تەنها بابەتەکە بخەیتە ڕوو ئەوەنە بە دوازارچوونی بۆ ئۆکەی بۆ ئەوەی کە بگەیتە ئەنجامێک لێ بێگومان هەموو مەبەستەکە لەوەیە ئەوشی ئەرچ ئێمەی قورس کردووە ئەوەیە یەک هەفتە کاتمان هەیە بۆیە ئەمێ ئەوەت پێ بڵێن لێرە ئەو پرسیارەت لێ بکەم تۆ کات بۆ تۆ زۆر گرنگە بە تایبەتی لە بەرنامەکەتەوە هەندێشت هەیە ڕوو ئەدات لە ڕاگەاندن نازانی هەندێک هەواڵ هەیە هەواڵی گەرمە بێ ئەو ڕۆژە کاری لەسەر تۆ ئەو کاتە چۆن هەوڵ ئەدەی کە ڕێکی بخەیت کە بابەتەکە ڕوویداوە دیسانەوە بۆ بینەروای لەکەی چێژی لەوە هەواڵە بێ وەڵامی کۆمەڵێک پرسیارمان باتەوە لە چی و لە کوێ و چۆن و بۆ چی و هەموو ئەمانەمان باتێ شەش ڕگەزەکەی هەواڵ ئەو پرسیارانی کە وەڵام ماواتەوە ئێمە بە دوای چۆن و بۆچی ئاگەڕین ئەمە ئەرکەکە قورسەکە چۆن ڕوویە و بۆ چی لە کەوتەکانی چینانی زۆر جار ئیشەکەمان هاوشانە لەگەڵ داواکاریەکانی گشتی لە هەرێمی کوردستان زۆر جار دۆسییان ناوینێتێ بە سوپاسەوە یان چینەتە لایەن هەنێشتیان بۆشی کردوینەتەوە چەندین دۆسێ لە محکەمەکان جوڵێنراوە چەندین دۆسی بە هەدەداری پارە هەبووە ینی چەندەها وەزارەت ئاگدار کراوەتەوە کە دڵ خۆش بوون کە دوایی ئاگداریان کردوینەتەوە کە کاریگەری دروست کردو ئەم چۆن و بۆچی هەرژێمی قورس کردووە لێتان ناشارمەکە ئێستا بەرنامەی نوێی کوردستان 24 هەنگاوی نوێم چاکسازی کە بەشەمەی دانیەکەشی هەر لای منە واتە لە هەفتەیەکە دوو پرۆگرامانی هەم بنکۆڵ بەردەوامام هەنگاوی نوێم بۆی وای کردووە ینی شەو ڕۆژ بخینە سەریەک بۆ ئەوی وا بکەین بە ئامار و بەداتا و زانیاری زۆر بە وردی ببینەرانمان بڵین کە دیوی ڕاستەخیری ڕۆژنامەگەری چییە ئەگەر بتەوێ ماندوو ببی لەگەڵی بۆیە ئەمە ئەرکێکی قورس کردو بۆ ناویشتم باسکی سۆڤانخانە ئێمە لە وڵاتانی دنیا زۆر جار ساڵێک بە کەیسێکەوە هەموو لێکەوتەکانی لێگاوەتەوە ڕەنگە خەڵکێک بڕنکاکە وڵی کوڵەتی فلان پرۆگرامی نێودوڵەتی هەبووە ئێڕاستی بریژەوە تەیەکەم کە ئەکرێت و کاتێکی زۆر لەبەردەست بێ بە هەموو پێوەرێک پرۆگرامێکی زۆر ستاندار پێشکەشکە گەر بە من بڵێ ڕازید لە بنکۆڵ بەو شێوازە پێشکەشەکرێت لێت ناشارمە من خۆم کە ناو ئیشەکەڵم نەکەن و تەمەنامەکە ینی کاتی زۆر زیاترمان هەبێت لەسەر دۆسیەیەک بۆی تاو لە ڕێگ و ڕیشۆ دەری بێنین بەڵام بەپێی ئەو ئەزمموی کە هەیە بەپی هەموو ئەو هاوکاریانی کە لە کوردستان 24 لە ئیداری کەناڵە ئەکرێت وامان کردووە کە پێوی دیار نەبێ ئێمە تەنها لە 3 ڕۆژە ڕێکۆردی بەرنمەیەکەکە یان لە 2 ڕۆژ و کاتەکانی دیکە بە مۆنتاژکردنەوە ڕۆتە ئاگاتە پەخشۆگاتە بینەران زۆر چاکە ئەمڕۆکە بەس لەوە ئەەکەیکە ئەم سەدەمین ئەڵقا تەواو ئەکرێت ئەم ئەڵقانی ترکە لە دوای ئەمەوە دێت بە هەمان ناوەڕۆک ئەچێتە پێشەوە یا گۆڕانکاری تیادا بەڵام ڕاستی ڕەنگە لە ڕووی وێنەگرتنەوە لەگەڵ ستافی هونەریەم پرۆگرامە چەند جارێک باسمان کردووە ڕەنگە ینی هەندێک قاڵبێکی دۆکومنتەری زیاتری بەبەرا بکەین هەندێک گۆڕانکاری ڕووبات هەتا ئێمە لە ڕووی پرۆمۆشن و دروستکردنی پرۆمەکانەوە گۆڕانکاریەکمان دروست کردووە کە خەڵکانی ینی ناو دەستگاکانی تریش پرسیارەکان چۆنە ئەوانە کە هەنێک سەرنجڕا کێشتر بێ بەڵام دیسان هەرکاتەوە سەر ئەو کاتی چەنە لە بەردەستە بتوانانی گۆڕانکاری بکەی بێگومان لە ڕووی ناوەڕۆکیشەوە گۆڕانکاری زیاترمانە بێت لە ڕووی هەڵدانەوەی ئەو دۆسیانی کە هەبووە بنکۆڵ بەو ئازادی کە خۆی هەیەی ئەوە جێی دڵخۆشییان ڕەنگە کەسانێک بڵێن پرۆگرامی لە کوردستان 24 ئامادەکرێ ئایا سانسۆرەکەیە بە دڵخۆشیەوە ئاواڵێمانی ئەو بابەتانی ویستومانە ئەنی بەدەن لە سنوورەکان ئێمە کاری خۆمان لەسەر کردووە بە شێوازە پیشەیە ڕۆژنامەوانیەکەی خۆی واتە نەخاتری کەسێک لەم پرۆگرامەیە گیراوە کە ئەو دەستکراوی یاوتێ نە ئەوەتا لە بەرژەوەندی کەسێک پرۆگرامێک دروستکراوە بۆ لێدان بۆ لە کەسێک وژدانی خۆمان وژدانی ڕۆژنامەگەریە ئیشی بنکۆڵکاری بەڕاستی ڕۆژنامەنووسی بێری ئەوێ سافێکوێت ڕوبڕووی ئاستەنگەکان ببنەوە وەڕوبڕیەوە ببنەوە کەسانێک هەبن لە محکەمەکان دۆسێت لەسەر بجوڵێن ئێمە لێت ناشارمەوە ناوی ناهێنم دۆسێمان جوڵاندووە 500 میلیۆن دینار مەگەڕاندوتە بۆ وەزارەتێک لەسەر قسەی وەزیر خۆی بەڵام دواتر سکاڵامان لەسەر تۆمار کراوکە زۆر ئاساییە ینی لە دادگایە ڕوونی بکەینەوە چییە ئێمە ڕوونمان کردەوە ئەم پارەیە چۆن بە هەدەر دراوە
و لە هەمان کاتیژە باسمان لەو نەکردووی کێ سەرچاوی ئەوەیە بەڵام هەموو ڕقامەکان هەیە لە محکەمە دواتر ئیشی محکەمەیە من لێت نەشار مۆسۆفاقان هەندێک لە ئیشەکان ئێمە تەنها سەرداوەکانە باسی ئەەکەین شتەکان نەخێن ڕوو ئەرکی داواکاری گشتیە ئەرکی دادگاکانە زیاتر بە دوێن مۆزوعانەیە بچن بەڵام بەڕاستی لێت ناشارمەوە زۆر جارەمانش بێگرفت نین و بێکێشە نین و بێگومان کە دەستی شەکەی بەم جۆرە پرۆگرامانە ئەبێ ئامادەش بیکە ئەستەنگت بۆ دروستە بێت بەڵێ دەستەکانت خۆش شتێک ئەگەر دەرفەتما بێ فەرموو ئەوەی کە بیرتوێنێک شت هەبوو یاداشتم کرده بوو لەم پرۆگرامانەیە کەسانی کە لەگەڵ کارەکان هەر پێم خۆشە زۆر بە خێرایی من لە سەرەتایان پرۆگرامەوە نێروان تەها هاوتا عومەر لە هەمان کاتە سۆران ئیبراهیم ئیمان فەرمان برای جەنابەت لەگەڵ مابوون ئێستا زانا تەقیدین محەممەد طیب هەموو بەڕێزانەی تر کە لەمای پێشوو لەگەڵ مابوون زۆر ماندوو بوون لە بڵند سۆران لە شیڤان جەلال بەیار چەندان کەسی تر بڵندە علی من ئەگەر تەنها ئەمەوێت بەس سوپاسێ بکەم هەموو مۆنتێرەکان لە بەرزان ئەنوەر لە سەنگەر قابل لە پێشەوە طیب هەموو ئەمانە هاوکار بوون تیمێکی زۆر باش بوون ناوی هەر کەسێکم کە لە بیر کرد بە گەورەی خۆی ببوورێکە بێگومان نانی لەبەر ئەوەی کە بەرنامەکە زۆر دنێکە بەردەوامە چونکە لە کاتی بەرنامەکە ئەڕوات بۆیە دڵنیام ئەو تیمە بەڕاستی دەستان خۆش بێ کە کارێکی زۆر جوانتان کردو و بنکۆڵکاریتان کردو بە دوواداچوونتان کردووە بۆ کێشە و ئاریشەکانی کۆمەڵگا جا بێگومان لە 100 ئەڵقەیە ناکرێت هەموو 100 ئەڵقەکەش باسێکی ئەکرێ بڵین بەرنامەکە زۆر کاتێکی زیاتر هەبووە دڵخۆشم بەوەی کە هەموو لە هەموو سێکتەرەکانە ئیشمان کردو بەدەل لە مۆزوع سیاسیەکان کامە جوای کردو ینی زۆر دڵخۆشتر بین پێی بابەتە سیاسەکان لەلایەک کە ئیشی ئێمە نەبووە هەوڵماناوە بابەتە کۆمەڵایەتەکان هەمووانی کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە زۆر بەوردی بیخینە ڕوو دەستان خۆش بێ بەو هیوایی کە لە دواتر ئەڵلقەکانی دیکەش بە هەمان شێوە سەرکەوتوو بن و سەرکەوتنی زیاتر لە کارەکانتان ببین دەستەکان خۆش بەناوتو بۆ تیمی هاوڕێت زۆر سپاس. بەڵێ ئەمڕۆ هەر لە ناو وەرزی پاییز بووین و باسی پاییزمان کرد و لەگەڵ هاتنی وەرزی پاییزیش ڕەنگی گەڵا و درەختەکان لە وایت ماونتن لە ویلایەتی نیو هامشەری ئەمریکا ڕەنگاوڕەنگ دەبێت و دیمەنێکی دڵڕفێن و ناوازە دەبەخشێت و پاییز خۆی تەواو لەوێ دەنمێنێت و لەم ناوچەیە ئەوە بۆتە جێگەی سەرنج هەموو گەشتیاران و وەرزشەوانان و خەڵک ڕووی تێئەکات بەگشتی بە مەبەستی شاخەوانیش گەشتارێکی زۆر ڕوەکاتەوە پێکەوە ئەم ئین هاوسە دەبینین. سەدان تۆنی ڕەنگی سەرپالێتی هونەرمەندێکە و لەسەر تابلۆی سروشت نەخشاوە. سحر و جوانی وەرزی پاییز لێرە تەواو خۆی دەنوێنێت. ڕەنگی گەڵا و درەختەکانی نیشتیمانی وایت ماونتن لە ویلایەتی نیو هامشەری ئەمریکا گۆڕاوە و وەرزی پاییز دیمەنێکی سەرنجڕاکێشی پێبەخشیوە و بووەتە جێگەی سەرنجی جیهان. ئەم ویلایەتە بە پێنجەمین بچووکترین ویلایەتی ئەمریکا هەژمار دەکرێت. لە بواری مێژوویەوە نیو هامشەر سەنتەرێکی سەرەکی بووە بۆ دروستکردنی کاغذ و چنین و دیزاینکردنی پێڵاو. گەورەترین کارگەی چنینی پەموو بوو لە جیهاندا چەندین کار و پیشە بە درێژایی ڕووبارە جۆرا و جۆرەکان لە ویلایەتەکەدا بوون. شوێنە سەرنجڕاکێشە سەر سوورهێنەرەکانی نیو هامشەر بریتین لە خلیسکانەی سەربەفر و وەرزشەکانی دیکەی زستان. شاخەوانی ماونت مۆنادنۆک لە گۆشەی باشووری ڕۆژئاوای ویلایەتەکە لە نێوان چیاهەرە بەرزەکان لە ئەمریکا هەیە. کوخەکانی هاوینە بە درێژایی چەندین دەریاچە و کەنار دەریادان. وەرزشی ماتۆرسکی لە ڕێگەی خێرایی نیو هامشەر هەیە. دارستانی نەتەوەیی چیایسپی بەشی ڤێرمۆنت و مین لە شوێنەواری ئاپالاچیان گرێدەدا. هەروەها ڕێگەی ماونتن واشنگتۆن ئۆتۆی هەیە کە لەوانەیە سەردانیکاران لەوێەوە بۆ لووتکەچیاکان هەڵبشاخێن. سروشتی ناوازە و ڕەنگینی نیو هامشەر و چیایسپی ساڵانە سەدان گەشتیار و وەرزشوان بۆ خۆی ڕادەکێشێت و لە جیهاندا و لە سەرەتای مانگی ئەیلولەوە دەبێتە بووکی پاییز و ڕەنگەکان. لە سەرەتاکانی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر جەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئایا ڤایرۆسی کۆرۆنا چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین ڕێکارەکان چییە؟ بەڵام ئێستا کە زۆربەی خەڵک توش بوونە و تا ئێستاش هەر خەڵک بەردەوام ڕۆژانە بە ڤایرۆسی کۆرۆنا توش ئەبێت و بۆ هیوایش کە ئەمڕۆ کەمترین
ژمارە لە جیهانە و هەروەها لە کوردستان بە تایبەتی تۆمار بکرێت لا توش بوو بە کۆرۆنا باسی شتێکی کۆرۆنا ئەکەین کەوانی کە توش بوونە هەست بە ئەوەکەن کە دوای چاکبوونەوەیان طبعاً ئەمە لە دوای کە چاکە بیتەوە هەست بە بۆن و تامێکی ناخۆشەکەی ئێستا من باس لەم گرافیکە دەکەم ئەوانێکی گوێبیست من یەکسەر هەستی پێ دەکەن کە بە پێی لێکۆڵینەوەیە کە لەلایەن دەیڵی مێڵی بەریتانی بڵاو کراوەتەوە دەرکەوتووە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشک و کۆکە دوو نیشانن کە هاوشێوەی لە دەستانی هەستی تامکردن و بۆنکردن تا ماوەی دوای چاکبوونەوەی کەسی توش بۆ کەش بۆ چەند مانگێک ئەمێنێتەوە لە بەشێکی دیکەی لێکۆڵینەوەکە ئەوە خراوەتە ڕوو کە زیاتر لە نیوەی توشبوانی کۆرۆنا دوای چاکبوونەوەیان هەستی تام و بۆنکردن لە دەست دەدەن و بەشێکی دیکەشیان هەست بە بۆنێکی وەک جگەرە یاخود خۆڵ و خاشاک دەکەن تا ماوەیەکی زۆریش ئەو هەستەیان دەمێنێتەوە هەندێک جاریش هەندێک شت کە دەخۆن تامینانی سوتاو یاخود نانی کە کەڕووی هەڵهێنابێت دەکەن لە ڕووی زانستیەوە بە فانتۆسیمیان ناو دەبرێت لە کاتی توشبوون بە پەتاکە وەکو پەتاکانی دیکەی ئانفلۆنزا و پەتاوەرزەکان زیان بە دەمارە هەستیارەکانی ڕێڕەوی لوت و قوڕک دەگات تا ماوەیەکی کەم هەستی بۆن و تامکردن لە دەست دەدات بەڵام توشبوون بە کۆرۆنا تا ماوەیەکی زۆر ئەم هەستا کە وەک هەستی بۆنکردن و تامکردنە لە دەست دەدات ئێستا وەک باسم لێوە کرد ئەوانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەوە چێت بەم گرافیکە بزانن کە بۆچی لە دوای ئەوە هەستی تامکردن و بۆنکردن لە دەست دەدەن بەو هیوایی کە تەندروست و لەشساغ بوون و لە دوای ئەوەش هەوڵی ئەوە بدەن کە ئەو کەسانی کە توش نەبوونە ڕێکارەکان ئەنجام بدەن بۆ ئەوەی کە توش نەبن. بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم ڕۆمانەوە هیوادارم کە بەرنامی ئەمڕۆ بەدڵتان بوو بێت و تا سبەینێ بەیەک دەگەینەوە بەخواتان سپێرم خاتان.